سڵاوتان لێبێت چاوەڕێیەکەین بچینە ژوورەوە بۆ لای دکتۆر. نرخی چوونە ژوورەمان بۆ لای دکتۆر هەروە ئاسان نییە، بەڵکو ئەبێ پارەیەک بیت، پارەیەکیش کە ڕەنگە ئێستا زۆرینەی کەس نتوانێت، مەجبورە بێت سەختێ لە خۆی بکات بۆی 20,000 دینار بیاد بە دکتۆرەکە و بچێتە ژوورەوە و دکتۆرەکەش دووسێ قسەی بۆ بکات و دوای ئەوە داوا دەرمانی بۆ نووسێت، نرخی داوا دەرمانش لەولاوە بوەستێت. ئێمە ڕای هاوڵاتیانە پرسین سەبارەت بە نرخی عیادەکان یان نرخی چوونە ژوورەوە لای دکتۆر لەگەڵمان نابن. نرخی دکتۆر چەنە؟ 20,000 20,000 زۆرە. بداية نرخي عيادة كبرس كرايوة ل 5,000 و 10,000 10,000 و 15,000 دكتورة كتسوي شرعنا 10,000 بو بيان زياك يعني هو أمريك بولا وزارة هنا أنتواني ردي كنواني بس من خوم منارك من خوشة عيبنا ببرمي زلاني يا شيخ شلها زال ما بوصيت هاوڵاتیشی خۆشەویست ڕۆژیان تەلەفۆنی بۆ من کرد، سەرنجی چییە بوو لەسەر دکتۆرەکان، حەزیکە لە بەرنامەیەکان باسی بکەین، وتی ئەگەر بچی وەلای دکتۆر تۆ پێویستە خۆ مستەقف بکەیت بۆی دکتۆرەکە ڕێزی لێ بگرێت، واو لێت کە پێویستە پێی بڵی گەورم ئەوە من نەخۆشم بۆی کە ڕێزی لێ بگرێت، ئەبێ بڵین نیشانەی پرسیار. نرخی دکتۆر چەنە؟ بەڵێ نرخی دکتۆر 20,000 بەڵێ وەرەقە بڕین بە 20,000 وەڵا کەمێک بەرزە 10,000 5,000 باشە. وڵا زۆرە نرخەکەی زۆرە تۆ 20,000 دەی بەس بۆ چوونە ژوورەوەی ئەگەی تۆ وەرەقە حەبە بۆ نووسێ بۆ دەڕۆژێت تۆ دەڕۆژەکە تاکو حەبەکە تاوانەکەی نایتەوانێ وڵا زۆر وەیەک چوونە ژوورەوە 20,000 لێ سەنگنیانی باش نییە تۆزەکەمیکەنەوە باشترە. وەڵا گرانە ساڵێن 20ەوە نییە دە باشە دا 15 چکە عیلاجەکانیش گرانە ئەنی تۆ عیلاجی وا هەیە پارێکی زۆر ئەبێ بیت بەڕێزن زۆر بەڕێزن لەگەڵ نەخۆشا بەستر ئەوەیە پارەکی گرانە بەڕاستی دا 15 باشە. زۆر کەسێ بەڕاستی توانای نییە ئینسانە بێ دوای سی خوار خۆیکەوە بەڕاستی بەسەکە یەک سعات بێ سعرێک مناسبێک هەموو کەس بتوانێت بەعزێکی 20 بەعزێکە 15 کە بەم بڵێ بەڕاستی دە باشە هەموو کەس توانای هەیە هەرەوە نییە بەڕاستی تۆ فەحسی ترە وانە ئەوە نییە بڵێ هەر وەرەقا بڕیت و ئەچێت. وەکو ئەو هاوڕێمان باسی کرد ئەگە دکتۆرەکە ئەوە تۆ فەحسە بۆ منووسێ لە ناو تاقیەکانە مختبەرەکانە ئەوە نرخی ئەم تاقیەکانش جیاوازە پارێکی زۆر بۆ یەک فەحسی خوێن یاخود فەحسێک کە تۆ پێویستی پێیەتی دکتۆرەکە پشکنێنێ بۆ کات ئەمەش پارێکی لەسەرە با ڕای ئەمانژ پرسین. سڵاوتان لێبێت ئەتوانین؟ وڵا سەبارەت بە نرخی دکتۆر زۆرە ئەو نرخی وەرەقەکە ئێستا هەیە 15 هەیە 20 بەڵام بەڕێی من دە باشە باڵێ ئەرۆڵاوەش گرانە ئێستا بۆ نمونە تۆ دەیادە جارەیە بە 100,000 ناڕێت 150,000 ناڕێتەوە مانای نییە. دەستگەلەوە شوێنومەکانی دکتۆرەکانە لا چۆنە کە ئەگەر نەخۆشێک سەرکەوە سەم قادمانە ڕەنگە زیاتر بەچی بکەوێت. وەڵا شوێنومەکانیان کۆمەڵێکیان باشە کۆمەڵێکیان باش نییە. نرخەکانیان لە شوێنی دکتۆرەکان زۆرە یعنی شوێنەکانیان گونجاو نییە سەردانیانەکەی ناتوانانی سارە ڕابگری ناتوانانی نەخۆشی بە قادرما سەرکەوێ ینی ئەگەر لەگەڵ نەخۆشەکە بێ شوێنی نییە دانیشیت ینی ئەم شوێنی نیۆشکردنی ئێستا ئێمە لێ دانیشتوین ئێستا جۆم لە دادەیەک بۆ ئیگوت من 2 ڕۆژنەوە پێش هاتووم نرخی سۆنەرم ماوە ئێستاش هەمجی لا وەرگرتومەتەوە ینی نرخەکانیان گرانە لە چاو مۆزەفێکە کە معاشی هەیە 20,000 هەموو هەفتێ بە 2-3 ڕۆژارە دێ بۆ لای هەموو جارێ 20,000 گونجاو نیە بەڕاستی داو دەرمانەکەش هەر لە گرانیە دوایەوە من لە مانگی تر دوجا سۆنەرم کرد لە مانگە دوجا سۆنەرم کردووە هاتوومەتەوانێ دکتۆرەکەڵێ پێویست بۆ ڕقە ناکەس یەکەم سکرتەرەکە پارەی لێ وەرگرتوومەتەوانێ یعنی کارمەندێکین پادەری ناهێنێت وا مەناتە من ئێستا ئەمڕۆم ئاخر ڕۆژە 15,000 بۆ ڕقە بڕین 15,000 بۆ سۆنەر ئیمکاناتان نییە ئەمە 30,000 بەزە لە کرێین کە پارکری خانوئەیی حسابەکەی نابێ ئەنوا بێ بیلەم ناڵ نەکەینەوانێ. پانزە بۆ ڕقە بڕین 15 بۆ سۆنەر دەرمانیش ئەگە بچیت دەهینە دەرمانی وا هەیە بای 10,000 12,000 پارچەی حەب
بنەوە هەزاج دەرمانی نەکەیت ئەەکەینە 150 جاربە لە مانکە سێجا سەردانەکەین ئێمە يعني ئەگاتە 500 نارێت توی بە دکتۆرە معاشەکەش 500 حتمما ئەرۆڵا وڵی ینی تری هەیە ناتوانێ ئەو اختیداری نییە کە ئەو پارێ بە هەیە ئەتوانێ هەیە ناتوانێت ینی محدودی کەن سنوورێکی بۆ دانێت چندێک باشە کە تۆ هەموو کەسە بتوانێت بچێ سەردانی دکتۆر کە ئەگەر نەخۆش بخوا نەخواستە وڵی ینی بڵین ئێستا خۆی هەیە بە 20 دکتۆر خۆی عادەتەن بە 20 هەیە بە 25 ئەجا خۆی ینی 10,000 بێ ئەسانی دکتۆری هەیە ناتوانێت اختیاری ئەوەی نییە چکۆین ئێستا عام خەڵک نەخۆشە نەخۆشیەکە زۆرە خەڵک ئەوەی نییە اختیداری نیە هەیە پارەی عادەکەی پێێن اینجا هەر دکتۆرەکە نییە دەرمانە فەحسە زۆر شتی تر هەیە کە ناتوانێت ینی لە 10,000 تر محدودە باشە وڵی 10,000 بێ باشترە تا 15 ئێستا چەنەکە 15 گرانە ئێستا زۆر باش کاچیتە بۆ فەقیر گرانە کاچیتە ژوورە وەلای دکتۆر تا چەندە دکتۆر احترامی وە تەگرێت کە تۆ پارەیەکی شیاوە و ئەو نەخۆشی کە ئەیبی بۆ لایەن کە ئەگە خۆ نەخۆش بیت بە تەواوەتی خۆشیەکە و پشکنینی بۆ کات وڵا لە حیاتەکەی باشترە تا لە خستخانەکە خستخانە بۆ ناکە ناوەڵە عیادەکەی باش ینی پشکنین بۆ نەخۆشەکان هەستەکەی بەڵێ عیادەکان عیبیانێ بەس لە خستخانەکان ئەو تیمام و پێ نایەن سڵاوتان نەبێت چاچی زۆر سپاس دکتۆر ئەتوانین بچین سەردانێکی بین زۆر چاکە باشە نرخی یادا چەندێکە لای ئێوە سۆنەرەکەمان 15 دکتۆریشمان دکتۆر دالیا طبعا بە پێی شەهادەیە 15 دکتۆر دەرج دەبەرەوەی دکتۆری کۆنا 20,000 کەسێک ئێستا وتی من چوونە ژوورم وەلای دکتۆرەکە 15,000 سۆنەرەکەش 15,000 ئەخر دکتۆر جیایە و دکتۆری نیسائیە فەحسیەکات تشخیصی نەخۆشەکەیەکات سۆنەریش تەخشینی ڕەحموشتا و جیایویشان بەڵێ هاوڵاتیان ئەڵێن تۆر چەند ڕەنگە بەرپرس نەبی لەمە باشە بەڵام هاوڵاتیان ئەڵێن بکرێت بە نرخەکان بکرێت بە 10,000 تا ئێستا دکتۆرەکان هەوڵیان ناوە بکرێت بە 10,000 بەڵێ زۆر هەوڵیان و زیاشیان ناکرد بەڵام ئەوە زۆریەک بوو لەسەریان کە کردیانی گنا من کە لێرە ئەمە 7 ساڵە دکتۆر دێر بە زۆر کردی بە 20ەکە هەر نەیەکرەرەی لەبەر خاتری خەڵک نیەتی دکتۆرەکە سویش هەر عینەن 10,000 بوو پێیان زیاکرد یانیەوە ئەمرێک بوو لە وەزارەتەوە نەیانتوانی ڕەدیکەنەوانێ بدایەت نرخی عیادە کە بەرز کرایەوە لە 5,000 بۆ 10,000 10,000 بۆ 15,000 من لە 10,000ەکە چەقی بووم هەر بەدە ئەم بینی نەوگۆڕیتەوە من نەمگۆڕی خەڵک گۆڕی لە بازارڕە 15 بوو قیسمێکیش کە پیانان تەبیبی ئیستیشاری ڕاوێشکار بە 20 بینن ئێستا دوای چەند ڕۆژێک ئەم نووسراوم بۆ هاو ئەم نووسراوی سندیکای خۆمانە ئەڵێ بەڕێز فڵان کەس ئاماژە بە نووسراوی ئەوانە کە تۆ لەو تەریخەوە دکتۆری ئەخیسایی پێویستەکە کە نرخی پشکنین لای خۆت بکەی بە 15 یعنی ئەوە وەکو تەوجیهەیە کە تەوجیهێکی ئەدەبیە کە من نابێ بە 15 نەیبینم بە دەکەمتر بیبینم هەرچەنە تەمان ئێوە بەرنامەکەتان لەسەر ئەم کارەیە ئەو نرخانە لەوانەیە ئەگەر بەراوردی بکەی لەگەڵ نرخی هەندێک کەل و پەل و کاڵای ناوبازارڕە بە هەندێشتی شەیە کە گرانە ینی بەڵامشت کڕین بەخواستی خۆت بێ نەخۆشی بەخواستی خۆت نەبێت نەخۆشی بەخواستی خۆت نییە هەندێک هەیە با بڵین بۆ نمونە فعلن لەژێر خەتی هەژاریەوەی زۆر زیاتر لەوە لەبەرەوە لەوانەیە نەک 15,000 5,000یش بۆی زۆر بێت ئەوە هەر بۆ تیمینێک بۆ بەرنامەکە جەنابێ ئێمە لێرە سوپاسی دکتۆرێکی بەڕێز دەکەین کە ئاماژیە بە نووسراوێکی سندیکای پزیشکاران ئەبێ لێرە بڵین سندیکای پزیشکاران ئەگاتان لە وڵاتیان بێت ئەم بڕیارە ئەکرێت بەسەریا بچنەوە یاخۆت خۆتان بڕیار بن لەسەرەوەی کە نرخی عیادەکان چۆن بێت بۆی کە هەموو هاوڵاتێک بتوانێت سەردانی دکتۆر بکات ئەوە پارەمان ناو 20,000 نارمان ناچین بۆ لای دکتۆرەکە ئەبێ بەم قادرمانەشە سەرکردین و بەم قادرمانەشە بینە سەرەوە بۆ لای دکتۆرە بە ڕێزەکە ئەگەر هاتوو کەسێک نەخۆشی فەقەراتی هەبوو یاخۆ پشتێشی هەبوو یاخۆ قاچێشە چۆمە سەر قادرمانەشە سەرکەوێت دوای ناوبڕێکە گەڕێنە وڵاتان لەگەڵمان نابوون دوور مەکەونەوە